معشوق خەزنەوی و گەڕانەوە بۆ ڕۆحی کوردبوون لە ڕۆژاوای کوردستان. بنەماڵەیە کە دینیان لەژێر بەڕێی بەکارهێنانی تەقلیدی دەرهێنا و خستیانە خزمەت وتاری نەتەوایەتیەوە. لە مێژووی کۆن و هاوچەرخی ناوچەکە و جیهانجا زۆربەی هەرە زۆری دەوڵەت و ئیمپراتۆریەتەکان جا پەیڕەوی هەر ئاینێک بووبن بۆ نمونە مەسیحی جوو و ئیسلام بە هەردوو مەزهەبەکەیەوە بەردەوام هەوڵیەوەیان جاوە ئاین و مەزهەبەکەیان خزمەتی پرسە نەتەوایەتیەکانیان بکات. لە ژێر پاساوی دین و بەکارهێنانی ئایندا ئەم خەڵەمڕەوی خۆیان یان پێفراوان کردووە و ئەمیش گەل و نەتەوەکانی دیکەیان چەوساندوەتەوە. هەر لە ئیمپراتۆریەتی ڕۆمەکانەوە بیگرە کە مەسیحیەکان وەک ئامڕازێک بۆ بەرژەوەندی خۆیان بەکاریان هێناوە و سەردەمانێک بە فەرمانی پاپا و پیاوانی کڵێسا هەر ڕۆژە و سوپایەکیان دەناردە سەر وڵاتێک و داگیریان دەکرد تا دەگاتە ئیمپراتۆریەتی عوسمانیەکان کە ئاینی ئیسلامیان وەک ئامرازێک بۆ فراوانکردنی قەڵەمڕەوی خۆیان بەکاردەهێنا. لە پاڵەوانی سەفەویەکان ئاینی ئیسلام و مەزهەبی شیعەیان بۆ خۆیان بەکاردەهێنا و لە ژێرە و ناوەدا داگیرکاریەکی بێوێنەیان ئەنجام داوە. وڵاتانی عەرەبیش لەمە بێبەش نەبوون و ئاینی ئیسلامیان بۆ بەرژەوەندی خۆیان بەکارهێناوە و بە پاساوی ئاینی پایەکانی نەتەوە و دەوڵەتی خۆیان بەهێزتر کردووە. لە سەردەمی نوێژدا تورکیا، عێراق، ئێران و سووریا هەرجارە و بە پاساوی ئاینی کوردیان سەرکوت کردووە. ئاینیان وەک چەکێکی کاریگەر دژی کورد بەکارهێناوە وەک ئەوەی کورد مسلمان نەبێت و دژە دین بێت. پرۆسەی ئەنفالیش یەکێکە لە نمونە هەرە دیار و بەرچاوەکان کە لەژێر ناوی سوورەتێکی قورئان کورد ئەنفال کرا. پێدەچێت تاکەنەتەوە کورد بێت کە سەرەڕای بەخشینەی ژمارەیەکی بێشومار لە زانا و بیرمەندی گەورەی ئیسلام نەیتوانی بێت دین بۆ بەرژەوەندی خۆی بەکار بهێنێت. بەڵام وا دیارە ئەم جارە خۆر لە ڕۆژاوای کوردستانەوە هەڵدێت و ئەوەی چەندین ساڵ و سەدەیە کورد نەیتوانیەوە بیکات لەسەر دەستی کوردانی ڕۆژاوا و بە تایبەتریش لەسەر دەستی بنەماڵەیەکی شۆڕشگێڕ و قوربانی جەر بە بیری کوردایەتی دەکرێت. وانەبێ ئەم بنەماڵەیە ئاین بە شێوە نەرێنیەکەی بەکاربهێنن بەڵکو ئاین هاوتەریب دەکەن بە بەرژەوەندیە نەتەوایەتیەکانەوە تاوەکو بتوانرێت کوردیش وەک کۆی نەتەوەکانی دیکە ئاین و نەتەوە بکاتە دوانەیەکی لێکدانە بڕاو. چونکە گەر خاکێک نەبێت و نیشتمانێک نەبێت دین و دیندار یەکیش بوونی نابێت. ئێستا دکتۆر مورشید خەزنەوی کە کوڕی بنەماڵەیەکی شۆڕشگەڕە دەیەوێت هەڵگری ئەو بیرە بێت کە بەڵێ کوردیش وەکو کۆی گەلانی دیکە و ناوچەکە کە ١٩٠ پەیڕەوی ئاینی ئیسلامە بنەما ئاینیەکانی هاوتەریب بکات لەگەڵ بەرژەوەندیە باڵاکانی میلەتەکەی. ئەم هاوتەریبیە نەک بۆ سەرکوتکردنی میلەتانی دیکە بەڵکو بۆمانەوە و بەردەوامی بۆ پێکەوە ژیانی ئاشتیانە و بۆ ئامانجی ناکۆتای دۆزەڕەواکەی. لێرەوە بە سەرنجتان بۆ بیرە نەتەوایەتیە دینیە جوانەکەی خەزنەوی ڕابکێشم کە چۆن وەڵامی پرسیاری هاونیشتمانیەک دەداتەوە کە لێی دەپرسێت وەڵامت چییە بۆ ئەو کەسانەی کە دەڵێن کوردستان پیرۆز نییە و تەنیا مەککە پیرۆزە. ئەو بەم شێوەیە وەڵام دەداتەوە و دەڵێت داوا لە خودای گەورە دەکەم کە بێنە سەر ڕێی ڕاست. ڕاستە مەککە بۆ ئێمە پیرۆزە بەڵام کێ وتوویەتی کوردستان پیرۆز نییە؟ هەمان ئەو ئاەتانەی قورئان باسی ئەوە دەکەن کە مەککە پیرۆزە. لە هەمان ئاەتدا قورئان دەفەرمێت کوردستانیش پیرۆزە چونکە ئەو کاتەی نوح داوای لە خوددا کرد لە شوێنێکی پیرۆز کەشتیەکەی لەنگەر بگرێت خوددا کەشتیەکەی نوحی لە چیای جوودی لەنگەر پێگرت کە کوردستانە. واتە کوردستان هەمان ئەو ئەرزوڵ مقەدەسەیە کە قورئان باسی دەکات. لێرەوە ڕوون دەبێتەوە کە بەڵێ کوردیش کەرەستەی باشی لەبەردەستە تاوەکو دین و نەتەوە تێکەڵ کێش بکات. تاوەکو کوردیش وەک نەتەوە ئیدی لەلایەن نەتەوەکانی دیکەوە لە ژێر پاساوی دینیدا نەچەوسێنرێتەوە. ئەوەی پێویستە ئەوەیە لێرەدا ئاوڕێک لە مێژووی گیانفیدایی و نیشتمان پەروەری بنەماڵەی خەزنەوی لە ڕۆژاوای کوردستان بتەینەوە کە بەردەوام لەسەر نیشتمان پەروەری و کوردبوونیان ڕوبەڕووی زوڵم و ستەم بوونەتەوە. خانەقای خەزنەوی خەزنەویەکان خێزانێکی کوردی نیشتەجێی جزیرەن لە گوندێک بەناوی تەل مەعروف کە سەر بە شاری قامیشلۆیە. باپیرە گەورەیان شێخ ئەحمەدی خەزنەوی نیشتەجێی گوندی خەزنە بوو لە جزیرە. زانستە ئیسلامیەکانی لای کۆمەڵێک مەلای کورد و عەرەبیە و سەردەمە تەواو کردووە و تەریقەتی نەقشبەندی لە شێخ عەبدولقادری هەزانی خەلیفەی شێخ عەبدوڕەحمانی تاغی وەرگرتووە. دواتر لە خەزنە گێساوەتەوە و خزمەتێکی زۆری بواری شەریعەت و تەریقەتی کردووە.
ئەم شێوازەی تێکەڵکردنی مەلایەتی و شێخایەتی لە هەندێک تەریقەتی سۆفیگەری لە زۆر شوێنی کوردستاندا باو بووە. هەرچی سەبارەت بە بەشداری سیاسیە شێخ ئەحمەدی غەزنەوی چونکە لە سەردەمی ئیمپریالیزم و داگیرکردنی قودس و حیجازدا ژیاوە بۆیە وەک پشتیوانێکی دینی لەمەی ڕوانیوە و بە ئاشکرا بەرەنگاری فەڕەنسیەکان بۆتەوە. خانەقاکەی بۆتە پەناگە و شوێنی حەوانەوە و حەشارگەی زۆرێک لە شوێن کەوتوانی دژە کۆڵۆنیالی. کوڕانی خەزنەوی محەممەد مەعسووم دوای شێخ ئەحمەدی باوکی لەسەر بەرماڵی شێخایەتی دادەنیشێت. ئەو کات لە هەڕەتی گەنجێتیدا بوو. ناسرا بوو بەوەی زۆرترین هەوڵی بۆ نەهێشتنی گەنجەڵی و نەخوێندەواری و لادانی ئەخلاقی ناو خەڵک بوو. هەروەها چەندین بەخشەی ساوایان و قوتابخانەی سەرەتایی و دواناوەندی کردوتەوە لەگەڵ ئامادەی زانستی وێژەیی و شەرعی. هەروەها خانەی هەتیوان و بە ساڵاتوانی کردوتەوە. بە جۆرەیەک چالاکیەکانی ئەوەندە زۆر بوون کە حیزبی بەعس کەوتە داخستنی ئەم دامەزراوانە. بەڵام تەمەنی درێژەی نەتاو لە چلەکانی تەمەنیدا لە ساڵی 1985 کۆچی دوایی کرد. دوای خۆشی کاروباری تەریقە درایە دەست شێخ عەلاءەدینی برای. هەرچی شێخ عەلاءەدینە کەمتر خەریکی ئەم چالاکیانە بوو کە شێخ مەعسووم لە 8 ساڵی ژیانی شێخایەتیدا خەریکی بوو. زۆرتر خەریکی بواری دینی و ئیرشادی تەریقەت بوو. بەڵام بایەخی زۆری داوە بە زمانی کوردی. ژمارەیەک شعری زۆری سۆفیگەری و دینی بە زمانی کوردی نووسیوە. دوجار لەگەڵ ئەم شاڵاوە گشتیەی حیزبی بەعس بەرامبەر کوردانی ڕۆژئاوا کردی ئەویش تێوەگلا کە لەسەر تۆمەتی کوردایەتی ڕەگەزنامەی سووری لێ سەندرایەوە. ئەمەش لە کاتێکدا بوو کە زۆرێکی تر لە پیاوانی دینی لەناو کورد و نەتەوەکانی تر ڕەگەزنامەیان لێ نەسێنرایەوە. ئەمەشمانەی وایە بوونی چالاکی جۆرە و جۆری ڕۆشنبیری و خوێندەواری و بایەخدان بە زمانی کوردی ئەگەرچی لە خزمەتی دیندا بوو بێت بەڵام دەوڵەت بە ماتەرسی لەسەر خۆی زانیوە. سندنەوەی ڕەگەزنامە سزایەکی نەتەوەی و هاوڵاتی بوون بووە بۆ ئەو کەسایەتیانە. دوای مردنی عەلاءەدین خەزنەوی شێخ عیزەدینی برایی بووە جێنشینی. لەگەڵ ئەوەی لەم سەردەمە ئەم تەریقەتە زۆر پەرەیسەند بەڵام زۆر تۆمەتبار دەکرێن بەوەی زێدە لە ئەندازە خورافیەت و کاری سەیر و سەمەرەی تێکەوت کە لە ساڵی 1992 کۆچی دوایی دەکات. لەسەر ڕێبەرایەتیکردن محەممەدی کوڕی و عەبدولغەنی برایی دەکەونە ململانێ. دواتر محەممەد با ڕووداوی هاتوچۆ لە سعودیە گیان لەدەستەدات. محەممەد متاعی کوڕی لەگەڵ محەممەد ڕاشدی مامی دەکەونە ململانێ. بە کورتی ئەم هێڵەی خەزنەوی لەم کێشمەکێشەدا بوون تا لە بەهاری عەرەبی بنکەوبارەگایان گواستەوە ئەدەنا لە تورکیا. ئەم هێڵە بە گشتی نێوانی لەگەڵ بزوتنەوەی کوردایەتی باش نەبوو و بە خراپ ناویان بێت جگای ئەوەی تێکەڵاوی بزوتنەوەی سیاسی کوردی ببن. لەگەڵ ئەوەشدا دەسەڵاتی سووریا دەستی لەویش نەپاراست و لە سندنەوەی مافی ڕەگەزنامە بێبەشی کرد. بۆیە پاشەکشەی نەتەوەیی لە نێوڕەوتی دینی لەسەر حسێبی هەستی نەتەوەی لەناو زۆرێک بزوتنەوە دینیەکانی کوردستان لە کۆن و نوێدا هەیە وەک ئەوەی دین بە گرنگتر بزانن لە نەتەوە. ئەمە سەرەڕای لادانی ئەم ڕەوتە لە کۆمەڵێک پرەنسیبی شەرع و تەریقەت. مەعشوق خەزنەوی لەم کێشمەکێشەی نەوەکانی خەزنەوی کوڕێکی تری عیزەدین خەزنەوی بە ناوی محەممەد مەعشوق لە دایکبووی 1958 دەردەکەوێت. سەرەڕای خوێندنی شەرعی خوێندنی ئەکادیمی تەواو دەکات و بەکالۆریۆس لە زانکۆی ئیسلامی لە مەدینە، ماستەر لە کۆلێژی ئەوزاعی لوبنان و دکتۆرا لە زانکۆی ئیسلامی لە کەراچی بەدەست دەهێنێت. ئەم گەڕانەی شێخ مەعشوق لە سەرەتای گەنجێتی تەمەنیدا بە جۆرێک چاوی کردەوە لەگەڵ ئەو پەیمانگە شەرعی و تەنانەت شێخی باوکیشیدا کەوتە مشتومەڕ لەسەر ئەم دۆخەی کۆبەڵگەکەی لە سەردەمی شێخ عیزەدینەوە تێککەوتبوو. دادوەجار ئەم کێشە و مشتومڕەی نێوان شێخ محەممەدی برایی و شێخ عەبدولغەنی مامی پشتی لە براکەی کرد و پشتیوانی مەهنی کرد، چونکە بە ئاشکرا دژایەتی خورافیات و لادان و شەخص پەرستی بوو. ئەم چاکسازیە مەعشوق دەیویست بێباج نەمایەوە تا مردنی شێخ عیزەدینی باوکی لە پەیمانگەی تەلمەعروف کە بنکەی سەرەکی خەزنەویەکان بوو دوورکەوتەوە بۆ ئیدلب، پاشان گەڕایەوە قامیشلو کە کوردستانە. هەرزوو وەک هەردوو شێخ عەلاءەدینی مامی و شێخ عیزەدین کەوتە بەر شاڵاوی بێبەشبوون لە مافی هاوڵاتی بوون. دەسەڵاتی سووری مافی ڕەگەزنامەی لە شێخ مەعشوق سەندەوە
خۆی و ئامۆزاکانی هەڵوێستیان زۆر ڕوون بوو لەسەر پرسی نەتەوەیی و پشتیوانیان لە پرسی کورد وەک دۆزێکی نەتەوەیی و ستەمدیدە. دەرکەوتنی مەعشوق غەزنەوی وەک بۆمبێک وابوو لە ڕۆژاوای کوردستان کە هەم هەوڵێک بوو بۆ بەڕێی دین لە ژێر پێشێخایەتیەکی دواکەوتوی خوراپی دەربهێنێت، هەم بەڕێی ڕخنەی معریفی لە بنپەی نەیارانی تەسەوف، هەم دەرکەوتنی وەک کاریزمایەکی بزوتنەوەی سیاسی و کوردایەتی. لەگەڵ هەموو ئەوانە شێخ مەعشوق کۆمەڵێک چالاکی جۆرە و جۆری مەدەنی گرت بوو ئەستۆ، وەک بەڕێوەبردنی بنکەی ئیحیا لە قامیشلۆ بۆ چالاکی بانگەوازی چاکساسی دینی، هەروەها چالاکی زانستی و کۆمەڵایەتی و تەندروستی، هەروەها ئەندامی لیژنەی سووری بوو بۆ کاری هاوبەشی ئیسلامی و مەسیحی، ئەندامی دامەزرێنەری هاوبەندی نووسەرانی نوێخواز بوو، ئەندامی لیژنەی مافی مرۆڤی کوردی و ئەندامی یەکێتی ڕۆشنبیرانی کورد بوو. ڕاپەڕینی قامیشلۆ لە ڕۆژی 12 مانگی 3 ساڵی 2004 کاتێک یاری تۆپی پێ لە نێوان یانەی جیهاد لە قامیشلۆ و فتوای عەرەبی لە دێرە سوود لە یاریگەی قامیشلۆ بەڕێوەچوو بەهۆی عروبەیی جەماوەری فتوە و گوتنەوەی دروشمی نەتەوەیی و پاڵپشتی سەدام لە کاردانەوەدا جەماوەری کوردی یانەی جیهادی قامیشلۆ کەوتنە بەرزکردنەوەی دروشم بۆ جۆرج دەبلیو بۆش و سەرکردە کوردەکانی وەک ئۆجەلان و تاڵەبانی و بارزانی. ئەمە بووە هۆی پێکدادانێکی خوێناوی لە شارەکە و بەشێکی هێزە ئەمنیەکان وەک کاردانەوەی سیاسی کەوتنە سەرکوتکردنی هەموو جم و جۆڵێکی کوردی. سەرنجام 9 قوربانی کوردی لێکەوتەوە. بۆ ڕۆژی دواتر لە مەراسیمی بە خاکسپاردنیان لەگەڵەوەی سەرەتا کەشەکە هێمن بوو، دواتر راپۆڕۆی جەماوەر بەرەو بەردبارانکردنی وێنەی بەشار ئەسەد و پەرستکردنەوەی ئاڵای کوردستان و دروشمی دژی بەعس دەستی پێکرد. ئەماش ڕەشبگیری لێکەوتەوە. ئەم ڕاپەڕین و ئاپۆڕە جەماوەریانە بەگشتی خۆ کرد و پەرش و بڵاو بوون. بەڵام دوجار دۆخەکە لە نەورۆزی هەمان ساڵ کۆبووەوە. لە مەراسیمی جەژنی نەورۆز وتارە حەماسیەکەی شێخ مەعشوق یادی شەهیدانی ئەو ڕاپەڕینەی پەرسڕاکرد. ئەم جم و جۆڵانەی شێخ مەعشوق ڕەچەشکێن بوو لە مێژووی سۆفیگەری لە ڕۆژاوای کوردستاندا. هەستەنەتەوەیەکەی بە جۆرێک خەڵکی کوردی بەلای خۆی دەڕاکێشە، کاریگەری لە زۆرێک لە حیزبە کوردیەکانی ئەوێ بەهێزتر بوو. بەمەش بەڕێی بانگەشەی دینی لە ژێرپێی دامەزراوە تەقلیدیە دینیەکان و ئەوکات ڕەوتی ئیسلامی سیاسی دەرهێنا کە ئەمە بە هیچ جۆرێک بەدەسەڵات هەزم نەدەکرا. وتاری نەورۆز، وتاری ساڵیادی شەهیدێک لە ڕاپەڕینی قامیشلۆ، ئیتر لە هەر شوێنێک و بۆنەیەک شێخ مەعشوق دەرکەوتبایە ئاپۆڕەی جەماوەر دەوری دەدا، بەتایبەت ئەگەر وتاری بدایە لە چەند چرکەیەک ئاڵای کوردستان و وێنەی سەرکردە کوردیەکان بەتایبەت ئۆجەلان بەرز دەکرایەوە. ئەمە لەگەڵەوەی بەهاری عەرەبی لە چەندین وڵاتی عەرەبی بڵێسەی دەرکەوت بوو، بەڵام لە سووریا هێشتا ناوچە کوردنشینەکان و ڕۆژئاوا لە سەرەتای ئەم دۆخەدا بوون. لە نەورۆزی هەمان ساڵ شێخ مەعشوق لە دوو وتاردا بە ئاشکرا بانگەوازی ئازادی گەلی کورد و دژایەتی سیاسەتی سەرکوتکاری بەحسیدا. ئەم پێشاتە زۆر نوێ بوو لە گۆڕەپانەکە، پیاوێکی دینی بە جلوبەرگی مەلایەتیەوە بە پاشخانی شێخایەتی تەریقەتەوە لە ناو کۆبوونەوەی جەماوەری بەشداری جەژنی نەورۆز بکات کە لە ژینگەی وە لە دوو لاوە هەزم ناکرێت. ئەم کۆمەڵگەیەکی خەمکێنرا و بە عروبە ئەم دینداریەکی خوراپیاتی ئاراستەکرا و دژ بە کولتوری کۆمەڵایەتی بە پاساوی دینی. لە ساڵیادی شەهیدکردنی گەنجێکی چالاکی شاری حەسەکە بە ناوی فەرهاد محەممەد عەلی کە ساڵێک پێشووتر بە تۆمەتی هەڵگیرسانی پشێویەکانی یاریگای حەسەکە دەستگیر کرا و دواتر لە زیندان لە ژێر ئەشکەنجە گیانی لەدەستدا، شێخ مەعشوق بۆبوونەوەیەکی جەماوەری ساز کرد. وتارێکی زۆر توندیدا. وتارەکە وەک سەرەتای دەرکەوتنی قۆناغێکی نوێ وابوو. وتارەکەی بە زمانی عەرەبیدا. ئەو کاتوتی ئیتر ماف خێر و بەخشش نییە کەسێک بیدا، هەوڵ و قوربانی دەبێت. ئەم کۆمەڵگا خەوتووە، دەبێ بێدار بێتەوە. ئیتر خوێنیان بە فیڕۆ ناڕوە. جاڕی دژایەتی دەسەڵاتی ئەمنی و سەربازی بەعسیدا و تێیدا ئاستی توندی وتاردانی گەیشتە ئەوەی کە چیتر دەسەڵاتی دیمەشق ئەم ئاستە بەرزەی تووڕێی جەماوەر و وتارە حەماسی و ئامادەیی قوربانیدانی پێ قبوڵ نەکرا. گیران و تیرۆرکردنی خەزنەوی بەهۆی دژایەتیکردنی ڕژێمی بەعس و داوای مافی کورد و بەشداریکردنی لە ڕاپەڕینی ساڵی 2004 کە بەسەر شارەکانی ڕۆژاوای کوردستان بڵاو بووبەوە، هەموو ئەو چاوانەی لەسەر شێخ مەعشوق بوون
دوجار لە ڕۆژی 10 مانگی 5 2005 لایەن دەستگای هەواڵگری ڕەژەمی سووریاوە ڕفێنرا. بە گوێرەی چەند سەرچاوەیەک لەو کاتەی لە زیندان بووە، ماهیر ئەسەدی برای بەشار ئەسەد سەرۆکی ڕژێمی سووریا سەرپەرشتی ئەشکەنجەدانی کردووە. سمێڵ و برۆکانی هەڵکێشراون و جەستەی بڕاوە. دواتر شەهیدبوونی لە 1/6 هەمان ساڵدا دوای 20 ڕۆژ لە ڕفاندنەکەی ڕاکێندرا. دەسەڵات لە گۆڕستانی شاری دێرە زور بە خاکی دەستپێرێت، بەڵام لەژێر فشاری خۆپیشاندانی جەماوەری و کارزانەوەی خەڵکی کوردستان دواتر تەرمەکەی ڕادەست دەکرێتەوە. لە مەراسیمێکی زۆر فراوان تەرمەکەی لە ئاڵای کوردستان دەپێچرێت و لەناو خۆپیشاندانێکی گەورەی جەماوەری لە گۆڕستانی قودوری شاری قامشلو بە خاک دەستپێردرێت کە دواتر ناوی گۆڕستانەکە کرایە گۆڕستانی شێخی شەهیدان. کارزانەوەکان هەر بەمەوە نەوەستان، بەڵکو ئەمە بووە هۆی سەرەتای سەرهەڵدانی چەکداری بەهاشکرا لە ناو شارەکانی ڕۆژاوای کوردستان و چەندان گروپ و چەکداری تۆڵەسێن لە قامیشلو حەسەکە دروست بوون دژ بە هێزەکانی دەسەڵات. دواتر بوونە ئەمری واقع لەسەر زەمینەی ئەم ناوچەیە. مرشید خەزنەوی و بنەماڵەکەی بە حکمی ئەوەی هەم شێخایەتیان بە میرات بۆ ماوەتەوە، ئەم خۆیان بەردەوام لەناو بواری زانستەکانی شەریعەت وەک مەلازادە ناسراون. بۆیە هەر لە سەرەتاوە کوڕانی معشوق خەزنەوی ئەم ڕێچکەیە دەگرن کە ناسراوترینیان دکتۆر مرشید خەزنەویە. مرشید خەزنەوی لە ئێستادا لە زۆربەی بەرنامەکان و چالاکیەکاندا بەردەوام جەخت لەسەر تێپەڕاندنی دواکەوتووی و خورافیەت دەکاتەوە. هەروەها تێکەڵاوی و کرانەوەی با ڕووی دین و مەزهەبەکانی تر خاڵێکی تری ڕوونی ئەو کەسایەتیەیە. هەروەها یەکێکە لە ناودارترین کەسایەتیە دینیەکانی ڕۆژاوای کوردستان کە زۆر پێداگرە لەسەر پرسیینەتەوەی و قبوڵ نەکردنی ژێردەستەیی بۆ گەلانی تری موسڵمان بە پاساوی دینی. بۆ ئەم مەبەستەش چالاکیەکانی لە ڕۆژاوە و باشووری کوردستان و دەرەوەی وڵات بەردەوامن. لە سەرەتای دەرکەوتنی داعش لە سووریا ڕێکخراوەکە بە توندی دژایەتی ئەو بنەماڵەیی دەکرد و چەندان بەیانی تەکفیریان لەبارەی خەزنەویەکانەوە بڵاو کردەوە. لە بەرامبەردا لایەنگر و مرید و شوێنکەوتوانی خەزنەویەکان باشکرا پشتیوانیان لە حیزبە کوردیەکان دەکرد و بەشێکیشیان ئەندام بوون لە حیزبە کوردیەکان. ئەماش بە هۆکاری ئەوەی داعش دەیگوت دەبێت شێخی ئەم تەریقەتە بکوژرێ چونکە تاغوتە. هەرچی مەلاو پیاوانی دینی و ڕێبەرانی تری ناو تەریقەتەکان ئەوە دەبێت تۆبەیان پێ بکرێ چونکە لەسەرم کافربوون و زەندەقیان بە زۆر ئیسلامی ڕاستەقینەیان فێر بکرێ. بەم جۆرە خەزنەویەکان دوو باج قەرزداری داعش بوون، باجێکی تەکفیریان بەهۆی سۆفی بوونیان، باجێکی تر بەهۆی بوونیان لە ناو بازنەی حیزبە کوردیەکانی ڕۆژئاوا. لە ئێستادا خەزنەویەکان سەرەڕای مێژوویەکی پڕشنگدار بوونەتە ڕەمزی گوتاری نەتەوایەتی لە ڕۆژاوای کوردستان و هەموو هەوڵێکیان بۆ یەکگرتووی و یەکڕێزی کوردانە و ئەمەش سڵ لە بانگەشەی یەکڕێزی لە ناو سەرجەم لایەنە کوردیەکاندا ناکەنەوە. مرشید خەزنەوی ڕۆڵێکی دیار و کارایی لە کۆنفرانسی یەکگرتووی و یەکڕێزی ڕۆژئاوای کوردستان هەبوو کە لە 27 نیسانی ڕابردوو لە قامیشلۆ بەسترا. تەنانەت زەماوەندی کردو دەهۆڵی خۆشی لێدا بۆ یەکڕێزی کوردان.